گەنجەکان خانەقین تێکڵان لە گەنجی خەڵکی خانەقین و گەنجی بێژین ئاوارەکان کە ئەڵێن پێیان نازەحەکان حەزکردین مەشروعی تەقدیم بکەین بۆ خانەقین مەشروع مجتەمەعیە بە یارمەتی ڕێکخراوێکی بیانیە ئەژنەبیە یارمەتیماندا لەم شوێن حازریە کتێبخانەیە کردینە ناوی ناینە کتێبخانەی شەقام بۆ گەنجی شەقامەگە بۆ گەنجی خەڵکەگە توانین تەجێ خەڵکین لەسەر خوێندنی کتێب و چیمانیش کردە چونکە تۆزی ئەتوانین فکرێکە تازە بێت و جیاواز بێ وەگەل مەکتەبی عادی مەکتەبەکەمان دانایە لە ناوڕاست بێژین جەزرە وەسەطیە شەقام هەر کەسی ئەتوانێت بێت دانیشێ بێ بەرامبەر ئەنیشێ شوێنی دانیشتنی خۆش شوێنی دیکۆری جوانمان کردە لەگەڵ شاحیناتی موبایل هەیە ئێمە وەکو گەنجانی خۆبەخش ئەمڕۆ هاتووینە تەلەمێ بۆ دروستکردنی کتێبی گشتی شەقام کە لێرەدا دەتوانێت گەنجانی خانەقین هەروەها کچ و کوڕ لەمێدا بتوانن بخوێنن و ببێتە ئاشناوەرێک بۆیان جا لەبەر ئەوە ئێمە هەستاوین بە دروستکردنی ئەم شتە کە یەکەم جارە لە خانەقیندا دروست ببێت.